خولەکانی پێشوو گەرمترین هەڵبژاردن لە شارە بچووکەکان هەڵبژاردننی ئەنجومەنی شارەکان بوو. لە چەند مانگی پێش هەڵبژاردنەوە بانگەشەی نافەرمی دەستی پێکرد و باسوخواسی هەڵبژاردن گەرم دەبوو، بەڵام ئەمساڵ بەم شێوەیە نییە. ساردی کەشی هەڵبژاردن هەموو ئەو باسانەی هێناوەتە گۆڕ کە لە دۆخێکی ئاساییدا دەسەڵاتداران خۆی لێنادەن، وەک بەشداری پێکهاتە ئاینی و مەزهەبیەکان لا بەڕێوەبردننی ناوچەکانی خۆیاندا. سکرتێری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی پارێزگای کرماشان دەڵێت با بەراورد بە خولی پێنجەم ژمارەی ئەو کەسانەی کە لەو پارێزگایە ناوی خۆیان بۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی شار و گوندەکان تۆمار کردووە کەم بووەتەوە، بەڵام ژمارەی بربژێرە سوننە و یارسانەکان زیادی کردووە. بە گوتەی جەلیل بالایی 21% بربژێرانی ئەم خولە سوننەن و یارسانن. لە پارێزگای کرماشان 1111 کەس بۆ بربژێربوون لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەکان و 9040 کەسیش بۆ ئەنجومەنی گوندەکان ناویان تۆمار کردووە. لەو 10150 کەسە کە ناویان نووسیوە 2175 سوننە و یارسان و ئەوانی دیکە شیعە مەزهەبن. بەپێی ئاماری پارێزگاری کرماشان لە کۆی 1,953,000 دانیشتووی ئەو پارێزگایە 63% شیعە، 25% سوننە و 12% پەیڕەوی ئاینی یارسانن، بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان ژمارەی پێڕەوانی ئاینی یارسان زۆر لەو ڕێژەیە زیاترە. چالاکبانانی یارسان دەڵێن زۆربەی پەیڕەوانی ئەو ئاینە بۆ ئەوە لە دام و دەستگا حکومیەکاندا بمەزرێن ناچار دەبن ئاینی خۆیان بگۆڕن و وەک موسڵمانی شیعە مەزهەب خۆیان بناسێنن، بۆیە ئاماری فەرمی ژمارەی پەیڕەوانی ئەو ئاینە زۆر کەمترە لە ژمارەی ڕاستەقینەیان. بەپێی ئامارە فەرمیەکان شیعە مەزهەبەکان نیوەی دانیشتوانی کرماشان پێکدێنن، نیوەکەی دیکەش سوننە و یارسانن.